بەیانیتان باش ڕۆژێکی باش دەست پێ بکەن ڕۆژێکی پڕوزەتان هەبێت لەگەڵ هاوکارانم کۆمەڵە بڕگە و بابەتمان بۆ ئامادە کردوون تا بەیانیەکەتان بڕبێت لە بابەتی سەرنجڕاکێش و زانیاری زیاتریش وەرگرن با لە سەرەتاوە بە کۆمەڵێک لەو بڕگە و بابەتانە ئاشناتان کەم دواتریش تەوەرەکان باز دەکەین بە میوانداری کەسانی شارەزا و پسپۆر گفتوگۆی زیاتری لەسەرەکەین. مامۆستایەکی وەرزش لە قوتابخانەی بانەی بنەڕەتی لە پارێزگای هەڵەبجە جێگای بۆمبێکی کە تەقیوەتەوە لە نزیک قوتابخانەکەیان دەکاتە جێگەی وەرزشی خوێندکارەکانی. لەگەڵ نزیک بوونەوەی بۆنەکانی بەهار و نەورۆز خواست لەسەر جلی کوردی زیاد بووە. جلی پیاوان لە بازاڕەکاندا هەیە نرخی دەگاتە $1200. کەرنەڤاڵی ڤیاریگیۆ لە ئیتالیا دەستی پێکرد. کەرنەڤاڵەکە بووەتە نەریتێکی ساڵانە بۆ خەڵکی ئیتالیا و بریتیە لە نمایشکردنی کۆمەڵێک پەیکەری زەبەلاحی سەر ئاوکەوتوو. مامۆستایەکی وەرزش لە قوتابخانەی بانەی بنەڕەتی لە پارێزگای هەڵەبجە جێگەی بۆمبێکی ناپاڵم کە لە نزیک قوتابخانەکەیانەوەیە دەکاتە جێگەی وەرزشی خوێندکارەکانی تا ئەو ئاسەوارە ناخۆشە بگۆڕێبەوەی کە منداڵەکان هەم چێژی لێ ببینن هەم بە وزە و بە وەرزشکردن ئەو شوێنەوارە ناخۆشە بگۆڕن بە شوێنەوارێکی دیکە. بابەیەکەوە بینەری بین. خوێندکارەکان دەهێنرێنە دەرەوەی خوێندنگاکە تاوانەیەکی وەرزشی جیاواز ئەنجام بدەن. بە وریایی بەڕێدەکرێن تا نزیک ئەو جێگەی مامۆستاکەیان بۆی دیاریکردوون وەرزشی تێدا بکەن. پێمان خۆش بوو یەکێک لەوانەکانی وەرزش بێنینە ئێرەوە ئەم ناوچە فراوانە و کراوەیە کە نزیکی قوتابخانەکەی خۆمانە لێرە وەک ئاشکرایە ئاسەواری یەکێک لە ناپاڵمەکانی ڕژێمی لە ناوچووی بەعس لێرە هەیە کە لە کارەساتی کیمیابارانکردنی شاری هەڵەبجە وەکو ڕەمزێک ماوەتەوە بۆ وێرانکاری و لە ناوبردننی خەڵکەکەی و نەهێشتنی ژیان تایدا. ئێمە مەبەستمان بوو لە پاڵ دەرزەکەمانە ئەو پەیامە بە قوتابیەکان بدەینەوە بۆی نەوە لە دوایینەوە ئەوە بە قوتابیەکانمان بیر بخەینەوە کە کارەساتێک لەم شارە ڕوویداوە میلەتێکی مەزلومی وەکو کورد بە دەستی حکوومەتی بەعس و ڕژێمی لە ناوچوو ئەویسترا قڕ بکرێ لە ناو ببرێ بەڵام وا ئێستا سپاس بۆخوا ئەم شارە ماوە. ئێرە جێگای ناپاڵمێکی ساڵی 1970 کاتی کیمیابارانکردنی هەڵەبجەیە لەلایەن ڕژێمی بەعسەوە. مامۆستاکەیان بە وردی هۆکاری دروستبوونی ئەو چاڵەی بۆ ڕوونکردوونەتەوە کە ئێستا جێگای وەرزشی ئەوانە. ئێمە ماوی لێرە من لەوانەکە مەبەستم بوو چەند نمایشێک بکەین. یەکێک لەوانە بەکارهێنانی فڕۆکەی کاغەزیە وەکو ئاماژەیەک بۆی کە ئەم چاڵی کە فڕۆکەکان دروستیان کردووە چاڵی وێرانکاری و کارەسات و مەینەتباریە بۆ سەر ئەم شارە و کوشتنی هاوڵاتی سڤیلە. بەڵام فڕۆکەکانی دەستی ئەمە فڕۆکەی سپین فڕۆکەی ئاشین و فڕۆکەکانمان کردووە بە هۆکاری یاریکردنی مناڵەکان. ئامانجی ئەم مامۆستایە لەم کارەی دروستکردنی کەشێکی جیاوازە بۆ خوێندکارەکان و وەبیرهێنانەوەی ئەو تاوانەشە کە دەرحەق بەم شارە کراوە. خوێندکارەکانیش زۆر دڵخۆشن بەم کارەی مامۆستاکەیان. پێش ئەوەی کێمە بچینە کردارێکیکردنی وانەکەوە من بۆم باس کردوون کە ئەم چاڵە بۆ دروست بووە تێم گەیاندون وەکۆی کە ئێمە کارەساتەکە بگەڕینەوە بۆ ئەمنەوەی ئێستەمان و لە پاڵیشیا چاڵەکەمان بەکاری هێنا بۆ یاری و مناڵەکان زۆریان پێخۆش بوو و بگرا مناڵەکان داوای ئەوەیەکەن زۆر جار لەوانە کرداریەکانە ئەوەی کە لە دەرەوەی پۆل ئێمە یاریەکانەکەین مناڵەکان داواکەن بێن لێرە یاریەکان بکەین. لە نزیک قوتابخانەی بانەی بنەڕەتی چاڵێکی لێیە کە جێگای ناپاڵمی بردومانی کیمیابارانی هەڵەبجەیە. مامۆستا سەیفەدین وانی وەرزش بە شێوازێکی جیاواز بە خوێندکارەکانی لە نزیک ئەم چاڵەوە ئەنجام دەدات.
ئێرە جێگای یەکێک لە ناوپاڵمەکانی کیمیابارانکردنی هەڵەبجەیە. ئەگەرچی ڕژێمی پێشوویستی ئەم شارە بە یەکجاری بسڕێتەوە، بەڵام ئەم مامۆستایە پێمان دەڵێت ئێمە لە جێگای دڕێک گوڵ دەگرین. ئەڤیناتە کوردستان 24 هەڵەبجە. ئێستا زۆرێک لە دایکان شیری سروشتی خۆیان نادەن بە کۆرپەکانیان، چونکە پێیان وایە کە شیری سروشتی کۆرپەکان تێر ناکە، یاخود دوو دڵن لەوەی کە شێوازی مەمکیان بگۆڕێ تێکچێت بێ ئەوەی کە لە پێکهاتە گرنگەکانی و کاریگەریە تەندروستیەکانی ئەم شیرە بزانن، یاخود زۆر جار ئەو شتانی دیکە کە خۆیان پێیان وایە ئەخەنە پێشەوەی کە چەندێک گرنگە شیری سروشتی بۆ کۆرپەکەیان. چونکە پزیشکان و پسپۆران ئەڵێن هەموو دایکە بێت ژەک، واتە ئەو شیرەی کە یەکەم جار منداڵەکەیە بێت ئەو جۆرە زەردەی کە ئەتوانێت بیا بە مناڵەکەی یەکەم شیر پێدانێتی واکات کە ئەم دایکە تووشی شێرپەنجەی مەمەک نەبێت، کە ئەو شێرپەنجەیە کە هەموو ژنێک معارزە بۆی کە توش بێ، بەڵام ئەگەر بێت و ئەو شیرە ئەو ژەکە بدات بە منداڵەکەی ئەوە توش نابێت، چونکە مانەوەی ئەو شیرە یاخود ئەو ژەکە واکات کە ئەو نەخۆشیە چامناکە، ئەو نەخۆشیێت ئەمە ترسیدارە تووشی دایکان یاخود ژنان بن. بابێ کۆم بابەتە ببینین دواتریش بە چڕی قسەی لەسەر دەکەین. زۆرێک لە دایکان هەندێک بیر و باوەڕی هەڵا دەبیستن لەسەر شیری دایک کەوایان لە دەکات شیردان بە منداڵەکانیان ڕابگرن. پسپۆرانی پزیشکی ئامۆژگاری دایکان دەکەن کە ژەک باشترین و بەسووترین خۆراکە بۆ کۆرپە و نابێت فڕێ بدرێت. بەشێک لە دایکانیش دەڵێن شیرەکەم بەشی منداڵەکەم ناکات، بەڵام پسپۆران ئاماژە بۆ دەکەن کامە لە دوودڵی دایکەکەوە دروست دەبێت و لە ڕاستیدا شیری دایک بەشی 2 کۆرپەش دەکات. کە شیری دایک گرنجێکی زۆری هەیە هەم لە بۆ منداڵەکە هەم لە بۆ دایکەکە خۆی لە سەرەتادا. لە چەند ڕۆژی بیدایەت شیری دایک پێکاتوە لە ژەک کە ئەو ژەکە زۆر پێویستە لە بۆ بەهێزکردنی بەرگری لەشی منداڵەکە لە داهاتوو بێ لە پاشانیش کە شیری ئاسایی دروست دەبێت. ئەو شیرش تەڵان لە بۆ منداڵەکە زۆر پێویستە لەبەرەوەی هەم بەرگری لەشی هەم ئەو خۆراکانی کە پێویستیتی منداڵ تێدا بەکتریا سوود بەخشانی کە لە ناو شیری دایک هەیە لە هیچ شیرێکی قوتودا نییە. تەڵان شیری دایک منداڵەکە هاوسەنگ ڕادەگرێت لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی تەندروستی. پزیشکان ئاماژە بەوە دەکەن کە پێویستە بەلانی کەمەوە ساڵی یەکەمی لەدایک بووی کۆرپا دایک شیری خۆی بدات بە منداڵەکەی بەهۆی ئەو پێکاتە گرنگانەی کە کاریگەری لەسەر گەشەی منداڵەکە دروست دەکات. بەڵام بەشێک لە دایکان بۆ تێکنەچوونی جەستەیان پەنا بۆ پێدانی شیری قوتو دەبن بێ ئەوەی لە زیانەکانی بزانن بۆ سەر تەندروستیان لە داهاتوودا. ئامۆژگاریم بۆ هەموو دایکەکان هەیە کە تازە منداڵیان لە دایک بووە شیری سروشتی خۆیان بدەن بە منداڵکانیان نەک قوتی. بۆ دوو هاوکاری یەکەمان لەبەر مەناعەتی منداڵەکان، دووەم تەندروستی دایکەکە چۆن کامانەوەی ئەم شیرە لە دایکدا دەبێتە سەبەبی دروستبوونی سەرەتانی مەمەکان. شیری وشک کە دایکان وەکو جێگرەوەیەک بۆ شیری خۆیان بەکاری دەهێنن گەشەی کۆرپەلە درەنگتر دەکات و کۆرپەلە بێبەش دەکات لە وەرگرتنی ئەو ڤیتامینە گرنگانە لە شیری دایکدا هەیە. لێکۆڵینەوەکان سەلماندویانە پەیوەندیەکی بەهێز هەیە لە نێوان شیری دایک و زیرەکبوون و توانای مێشکی منداڵ. پزیشکان دەڵێن شیری دایک تەنیا لە منداڵیدا سوودی نییە، بەڵکو بۆ تەمەنی هەرزەکاری و تەنانەت کاتی پیریش مەترسی چەندەها نەخۆشی وەکو شەکرە و بەرزبوونەوەی پەستانی خوێن و کۆلسترۆڵ کەم دەکاتەوە. شەیمە بایز، کوردستان 24 هەولێر. ئەگەر بێت و باسی سوودەکانی شیری دایک بکەین ئەوە زۆریەوێت لە مێژەوەی توێنەوە. ئێستاش سپۆڕان هەر لەسەر ئەو دراساتەی کە کردویانە ئەزانن کە شیری دایک چەند گرنگە و چەند پێویستە بۆ منداڵ. ئێمە میوانداری دکتۆر محەممەد حەسەنمان کردووە کە پزیشکی پسپۆری نەخۆشیەکانی منداڵانە لە سەبارەت بە شیری دایک و سەبارەت بەو کتێبەی دەری کردو و نووسیوێتی کە گرنگیەکانی شیرپێدانی سروشتی دەردەخات. بەخێر هاتی دکتۆربانیت باش. زۆر سپاس بەانی بەڕێستوبانی بینەرانی بەڕێزوار. زۆر سپاس دکتۆرە. ئەفو دکتۆر ئەم جارە چیت بۆ کردوین چیت نووسیوە کە سوودی هەبێ بۆ منداڵان بۆ دایکان بۆ بەخێوکاران؟ بەڵێ زۆر سپاس. ڕاستی ئەو جارە ناملکیەکەم نووسیوە لەسەر شیری دایک و منداڵ کە تا ڕادەیەک بە دوور و درێژی
بە پوختی و بە کورتی باسی شیری دایک دەکات گرنجەکەی چێ پێکاتەکەی چییە و سوودەکانی چییە بۆ دایک و بۆ منداڵ ئەو گرفتانێک کە تووشی دایک دەبێت یان ئەو چارەسەریانێک کە دایک چۆن بیکات بۆی کە بتوانێت شیرێکی باش بدات بە منداڵەکەی فەرمو ئەوە نامیلکەکەیە دەستخۆش. دکتۆر پێت وایە ئێستا ئەو شیرپێدانی سروشتیە کەم بۆ تۆ یاخود خەڵک کەمتر پەیڕەوەکات بۆیە تۆ پێت وایە کە ئەمە پێویستە؟ بەڵێ ڕاستەکەی تا ڕادەیەک دەکرێت بڵین کەمبوونەوە بەدی دەکرێت بەتایبەت لەگەڵ ڕێزم لە وڵاتانی سێەم یان ئەو وڵاتانی کە پێشکەوتونین ئەوان دەبوو زیاتر لە خەڵک لە وڵاتانی پێشکەوتو بەڕاستی بایەخ بە شیری دایک بدەن بەڵام بەداخەوە ئێستا ڕێژەی شیرپێدانی سروشتی تا ڕادەیەکەم بۆتەوە ئەوەش لەوانەیە کۆمەڵێک هۆکاری هەبێت بەس لە هەموو هۆکارەکان زیاتر دەکرێت بڵین گوێپێنەدانیان فرامۆشکردن یان هەستکردن بە لاوازی یان بە بێتوانایی و لە هەمان کاتدا بەڕاستی خۆماندونەکردنیش دیسان ڕۆڵ دەبینێ بۆی کە لەوانەیە دایکەکە گوێ پێنەدات یان هەست بەوە بکات کە جێگرەوەیەکی تر هەیە بۆ شیری دایک لەبەرەوە تا ڕادەیەک فرامۆشی دەکا و شیری پێنادات لەبەرەوە بەڕاستی ئێمە پێویستە بە هەمومان هەم وەکو پزیشکان و هەم وەکو ڕاگەاندن و هەم وەکو خەڵک و وەکو دایکان بە هەموو شێوەیەک هەوڵی تاو بدەن بۆ ئەوی کەوا شیرپێدانی سروشتی بکرێتە بنەمایەک یاخۆت کەلتورێک تاوەکو دایکان لەسەری بڕۆن هەروەکو کە پێشتر کە هەبووە و بەو شێوەیە بەردەوام بۆ ئێستاش بە هەمان شێوە لەسەر ئەو شێوازە دایکان وەکو بڵێ بگەڕێنەوە باوەشی سروشت و ئەو ڕێگا ڕاستەی کە پێویستە بۆ منداڵەکانیان بیگرنە بەر. ڕاستە دکتۆر بەداخەوە هیچ شتێک ئێستا سروشتی نەماوە ئەوە کێشەکەی هەم منداڵ بوون بە سروشتی کەمترە هەم شیرپێدانی سروشتی کەمتر خەڵکە زیاتر ئەچنەوە بەلای ئەو شتانەی کە ئێستا حازرە ئەمە مەترسیەکانی چۆنە جا باسی شیرپێدانی سروشتی بکەین سەرەتا باسی زیانەکانیمان بۆ بکە ئەگەر دایک شیری خۆی نەدا بە کۆرپەکەی ئەو دواتریش ئەگەر بە پێچوانە بیکات سوودەکانی چی بێت؟ سوودەکانی شیری دایک جگار زۆرە ئەگەر سوورەکانی بۆ کۆرپەکە باس بکەین چییە؟ یەکەمیانەوەیە بەرگری منداڵەکە زۆر بەهێز دەکات بە تایبەتی 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژی یەکەم کە جۆری شیرەکە پێ وترێ ژەک کە ئەوە هەندێک دژەتەن و مادەی تایبەتی تێدا کە بەرگریکی زۆر بەهێزدا بە منداڵەکە حاڵی یەکەم دووەم بینینی منداڵ بەهێز دەکات چاوی منداڵ تیژ دەکات وە دەیپارێزە لە گرفتەکان سێم شت منداڵەکە کێشێکی هاوسەنگی دەداتێت لە قەڵەوی و لە ناڕێکی کێش دەیپارێزێت و ئەمەکە کێشی زۆری دایکانەوازان کە مناڵەکان قەڵە و خەپە نەبوو ئیتر خراپە خۆی ئەوە گرفتە بەڕاستی ئێمە دەبێت بەپی زانست لێک بدەینەوە ئەگەر کێشی منداڵەکە ئاسایی بێت مەرجنی بڵێ قەڵەو بێت قەڵەوی خراپە چکە لە سەرەتای منداڵەوە کە قەڵەو بێت دواتر کاریگەری خراپی لەسەر سوودێکی تریشی ئەوە سوودێکی زۆر گرنگە بەڵێ اینجا دوای ئەوەی کە منداڵەکە بۆ شێوەیە دەکات دەیپارێزێت لە نەخۆشی هەندێک نەخۆشی سەردەمی منداڵی بۆ منە شێرپەنجەی خوێن یاخود کۆمەڵێک نەخۆشی تر کە تووشی منداڵ دەبێت دەیپارێزێت لە هەمان کاتدا دوا ڕۆژیش منداڵەکە پارێزراو دەبێت لە نەخۆشی وەکو دەکرێت بڵێن قەڵەوی دیسان کە ئەویش هەر وەکو نەخۆشی ئێستا ژمار دەگرێت بەرزبوونی فشاری خوێن نەخۆش چەکرا نەخۆشیەکانی دڵ کۆمەڵێک نەخۆشتر کە لە سەردەمی بەتەمەنبووندا یان لە کەسانی بەتەمەن ڕوودات ئەگەر منداڵەکە شیر دایک شوێ بدرێت دەپارێزرێت خاڵش تری زۆر گرنگ کە ئێستا بەڕاستی بۆتە گرفت لە منداڵان لەوانەیە بەشێکیان ئاخاوتن منداڵەکە وا دەکات زوو دەست بکە بە ئاخاوتن و دوانەکەوێت لە قسەکردن و توانای باشتر بێت لە قسەکردن سوودێکی تری ئەوەیە کە مێشکی منداڵ زۆر بەهێز دەکات وا دەکات بیر و هزری منداڵەکە بەرەو پێش ببات و هەست و ویستەکانی منداڵەکە لە خۆیەوە بەرەو پێش و بەهێزتر دەکات اینجا دوای ئەوە وا دەکات کە منداڵەکە لەگەڵ دایکی پەیوەندیکی بەهێز و پتەوی هەبێت ڕاستە کە ئەوە ڕاستە خۆشەویستی نێوان دایک و منداڵەکە زیاتر دەکات ئەو من هەستی پێ یەکەم دکتۆر چونکە من شیری خۆم ناوە بە کوڕەکەم ینی ئێستا بە شێوازێک ئەو منداڵ هەست بە شتەکان یەکەم ئەو هەست بە شتەکانی بەکردداری بۆ بیدەنا باسکەی ئەگەر باسی کەم ینی زۆر جار خۆی پێی سەیرە کە من پێڵم
برسیتە ئەو چۆن ینی چۆن نزانیان ئەو هەندێک شتی من هەست پێیەکە کەس بەو تەمەنە منداڵیەوە 9 ساڵە هەست بە هەندێک شتی منەکە پێم وایە هەمووی کاریگەریەوەیە کە من شیری خۆمم پێداوە کە زۆر بە خۆشەویستانەتر ئەوە نەبووە هەر قوتوێک شیری بۆ بگریتەوە بیتێ جا ئەو هەموو شیرە قوتوی ئێستا دروست بووە سەر لە شێواوی لای دایکان دروست دەکە کە چەندێت زیانی هەیە کامیان باشترە بیگۆڕە نەخۆشەکەوێ پێی ئەمانش بۆ خۆی زیانە نه ئەوە هەمووی تاوان سوودەکانی شیری دایکە دوای ئەوە شیری دایک ئامادەکراوە پاکخاوێنە سارد و گەرمی تێدا نییە ڕاستەوخۆ دەدرێت بە منداڵەکە اینجا سوودێکەوەیە کە سوودی بۆ ددان دەبێت کاتێککە منداڵ دەدانێت سوود بە ددانەکانیشی دەگەێنێت لەبەرەوە بەڕاستی پێویستە بە هەموو شێوەیەک دایک هەوڵی تاوا بدە بۆ ئەوەیەوە شیری خۆی بدا بە منداڵەکەی بە تایبەت 6 مانگی سەرەتای تەمەەن کە ئەوە زۆر گرنگە و مێشکی منداڵ بە تەواوی بە شێوەیەکی زۆر خێراگەشە دەکات وەکو بڵێ دەبێت فریای کەوی بەڕاستی شیرپێدانی سروشتی وا دەکات کە تۆ بە فریای خێراگەشەکردنی مێشکی منداڵەکە بکەوی لەبەر ئەوە هەموو سوودەکانی بە تایبەت لە 6 مانگی سەرەتای تەمەنی منداڵی دەکرێت بۆ منداڵەکە بگوازرێتەوە و سوودی تەواوی لێ بینێت لە زۆر شتی تریش دەیپارێزێت کە ئەوانە بەڕاستی هەمویان وەکو زێڕ و وەکو ئەڵماس وایە کە تۆ پێشکەشی منداڵەکەتی دەکەی لە 6 مانگی سەرەتایی تەمەن باشە دکتۆر زۆر جا دایکان ئەڵەن شیرمان نییە چۆن بتوانین شیری پێ بدەین هەندێک لە ژنەکان کاتێ مناڵیانە بێ شیریان زۆر کەمە منداڵەکە تێری پێ ناخۆ ئەم کاتە چی بکات ئێمە شیر شتێکی خوا کردە وەکو ئەو خوای کە مرۆڤ دروست دەکات و منداڵ دروست دەکات بەرنامەش دادنێ بۆ شیر پێدانەکە بە پێی هەموو لێکۆڵنەوە زانستیەکان شیر جیاوازی هەیە بۆ نمونە ئەو منداڵێکە بە پێش کاتی خۆی لە دایک دەبێت شیری دایکەکەی جیاوازە بۆ ئەو لە زستانەدا شیر دایک جیاوازە وەک لە هاویناندا پێکهاتەی شیرەکە دەگۆڕێت ئەوە لێکۆڵنەوە زانستەکان ئەوان سەلماندووە خواردنی منداڵەکە و ببوورە خواردنی دایکەکە لەگەڵ ژینگەکەی کاریگەری هەیە لەسەر شیر دایکەکە لامانکەدا لە شەو ڕۆژە شیرەکە دەگۆڕێت لە شەودا ئەو مادانەی تێدا زیاتر کە منداڵ هێور دەکاتەوە و نەرمونیایی دەکات دوای ئەوە لە ڕۆژدا شێوازیشتری هەیە لە زستاندا لە هاویندا بۆ منداڵانەی تر کەواتە جیاوازیی تەواوی هەیە بەپێی کات و شوێن و تەمەنی منداڵەکە لەبەر ئەوە شیری دایک بەڕاستی ڕێژەی 185 بۆ 90 دایکان شیرەکان بەشی منداڵەکان دەکات ئەگەر هەوڵ و کۆشتی خوان لەگەڵ بدەن چونکە دایک بەڕاستی پێویستە چەند بەرنامەیەکی تایبەت بە ژیانی خۆی دابنێ لە کاتی شیرپێدانی سروشتی بۆ ئەوەیەوە هەم شیرەکەی باش بێت و هەم شیرەکەی ڕێژەیەکی تەواوی هەبێت کە بەشی منداڵەکە بکات و کاتێکی تەواویشی بداتێ بە منداڵەکە بۆ ئەوەیەوە شیرەکەی پێ بدات چونکە ئەوە ئەگەر ئەو بەرنمەیە پێویستە بۆ ژیانی دایک لە کاتێککە شیردا بە منداڵ جێبەجێ نەکات شیرەکە بە شێوەیەکی تەواو وەکو پێویست ناتوانێت بۆ منداڵەکە دابینی بکات لەبەرەوە کەمی شیر یاخود ڕێژەی کەمی شیرەکە بۆ ئەوە لەوانەیە بگەڕێتەوە کە دایکەکە کێشە و گرفتی هەبێت وەکو بنە خەفەت خواردن و بیرکردنەوە و زۆر خۆ هەستکردن بەوەی کە تووشی خەمۆچی و نامۆیی دەبێت ئەو بەڕاستی بەداخەوە لە دایکانی وڵاتی ئێمە زۆر باوە زۆربەی زۆری دایکان زۆر بیر دەکەنەوە زۆر خەم دەخۆن زۆر بە بچووکترین کێشە و گرفت خوان تووشمانوانی نەک دایکان هەمووی لەوانەیە ئەوە لەوانەیە هەندێک جار وا بێت بەڵام بەڕاستی نابێ لە هەموو کاتێکدا وابی زۆر جار ئەگەر کێشەکە گەورە بێ با بڵێن ئەوە ڕێگا هەیە وابی بەڵام زۆر جار هەیە لەسەر شتی زۆر سادا شتێککە هیچ پێویست ناکە کەچی بەو شێوەیە خۆی تووشی ناڕەحەتی و خەمۆشی دەکات لە کاتێکەکە هیچ پێویست نییە بۆ نمونە منداڵێک تری گەورەتری هەیە لەوانەیە هەندێک جموجۆڵی نائاسایی هەبێت یا بۆ نمونە خۆت دایکی دەزانی منداڵێک شتێک بڵاو دەکات لە ژوورەوە یان خۆی تووشی خەمۆکیشی زۆر دەکات ینی بەردەوام بیر دەکاتەوە بەردەوام پستان دەخاتە سەر خۆی ئەوە بەڕاستی لایانی دەرونی پێویستە دایکەکە زۆر هەوڵ بدات خۆی ئارام کات و کەوێتە بارێکی ئاسوودەی تەواوەکەن هەندێک چا هەیە یاخود هەندێک خواردنەوە هەیە ئێستا بە پێوەی کە جیهان زۆر پێشکەوتووە دایکەکەی خوات شیری سیاکە ئەمە تا چەند
باشە یا خراپە. هەندێک مادەی خۆراکی هەیە وا باشە دایکەکە نەیخوات لە کاتی شیرپێدان وەکو ماسی و بەروبوومی دەریایی ئەوانە تا ڕادەیەک لەبەرەوەی مادەی جیوان زۆر تێدایە وا باشە دایکەکە نەیخوات. مادەی قاوە یاخود چا یان ئەو مادانەی کە ڕێژەی کافاینیان تێدا بەرزە پێویستە دایکەکە کەم بکاتەوە ڕێژەکەی یان بەتایبەت لە کاتی شەواندا نەیخوات. هەندێک مادەی تری زیان بەخشی وەکو جگەرە نێرگەلە یاخود مادە سڕکەرەکان ئەوە پێویستە بە هەموو شێوەیەک دایک خۆ لێ بپارێزێ. دوایەوە چەند دەرمانێکی تایبەت هەیە پێویستە ئەگەر لە ژێر ڕاوێژی پزیشک نەبێت دیسان دایکەکە بەکاری نهێنێت. هەندێک دەرمان هەیە بۆ نمونە هەندێک مادە هەیە دەکرێت لە ژێر ڕاوێژی پزیشک بەکار بهێنرێت بۆی کەوا دایکەکە بیخوات و سوودی لێبینێ. ئەو خۆراکانەی کە بۆ دایکەکە پێویستە بیخوات یاخود سوودی لێ دەبینێ بۆ زیادبوونی شیرەکەی چەند شتێکی ئاسایی و سروشتیە زیاتر هەوڵ بڵە دایکەکە شتی سروشتی بەکاربێنێت. خۆراکی تەواو بۆ نمونە سێژەمی سەرەکی و هەندێک سووکە ژەم و هەندێک خۆراکی تەواو ئەکرێت زۆر بخوات دواتر کێشی خۆشی زیاد کە ئەمە چییە شیر پێدانی سروشتی دەبێ هاوسەنگی ڕابگرێت نەخێر دەبێ هاوسەنگێکی تەواو ڕابگرێت لە نێوانی خواردنی خۆی لە نێوانی ئەو خواردنی کە پێویستی بۆی کەەوە بیدا بە شیر بە منداڵەکە و لە نێوانی کێشی ئەو خۆراکانە چین زیاتر شیری دایک زیاد ئەو خۆراکانەی کە زۆر شیر زیاد دەکەم بریتە لە بۆ نمونە زیاتر شلەمانیەکان شلەمانیەکان بۆ نمونە شۆربە جۆرەها شۆربە هەیە یاخود بۆ نمونە ئاو شلەمەنی تر هەندێک جار هەر ئەوە لە ناو خەڵک دەباوە دەڵێ خورما بۆ نمونە خورما ڕاستە کە ڕێژەیەکی باش شیر زیاد دەکات و دوای ئەوە هەموو خۆراکە سروشتیەکانی تر هەموو خۆراکە سروشتیەکانی تر سوودی تەواو دەبینێت بۆی کەوا شیرەکە زیادکە مەرج نییە تەنیا بڵێ ئەو جۆرە خۆراکە بۆ نمونە میوە جۆرەها میوە سەوزە ئەوانە هەمویان یارمەتی دەری باشن خۆراکە ئاسایەکانی تری ڕۆژانە کە ئێمە بەکاری دێنن مەرج نییە بڵێ نابێ هیچ شتێک بخوات بەروبوومی پاقلەمانی کە ئەوە زۆر جار بەڕاستی دایک لەوانەیە بڵێ بەهۆی بوونی غازات و ئەو جۆرەشتانە بۆ منداڵەکە خۆی لە دەپارێزێت یان نایخوا ئەوانەش لە هەمان کاتدا جار هەیە سوودی تەواو بە زیادبوونی شیر دەگەێنێت بەڵام پێویستە چاودێری ئەوە بکرێت ئەگەر منداڵەکە بۆ نمونە بە جۆرە خۆراکێکی تایبەت تووشی ناڕەحەتی و گرفت ببێت دەکرێت بۆ ماوەی هەفتەیەک یان دە ڕۆژ ڕابژیرێت دوای ئەوە هێواش بە شێوەیەکی لەسەرخۆ دەست پێ بکرێتەوە بۆ ئەوەی سوودەکانی بۆ دایکەکە هەبێت و هەم بۆ ئەوەی شیری دایکەکە زیاد بکات لەبەرەوە بەڕاستی دەکرێت بڵێن هەر بە بەرنمەیەکی تایبەت بە خۆراکی سروشتی نەک خۆراکێک کە جیابێت و بڵێ بۆ نمونە شێوازێکی وا تایبەت بێت دەستکەوتنی ئەستەم بێت یاخود نەتوانێت دایکەکە بەدەستی بێنێت زۆر ئاساییە ئەو خۆراکانی کە پێویستە بەڵام هەوڵ بدرێت زیاتر خۆراکی شلەمەنی و خۆراکی سادە و ئەو جۆرەشتانە بەکاربێنرێت کە زیاتر هەرسکردنیان ئاسانە و لەسەر گەدەی دایکەکە ئاسان و سووکە بۆی کەوا بە شێوەیەکی ئاسایی هەڵبمژرێن و زیاتر لەگەڵ شیری دایکەکە کار لێک بکەن. باشە دکتۆر زۆر جار دایکان ئەڵەن بەهۆیەوەی کە شێوازی مەمکیان تێکەچێت یاخود گوێ بە جوانکاریەیەن زیاتر ئەمە تا چەند ڕاستە ئایا شیوا هەیە ئەگەر شیر پێدانی سروشتی ئەگەر ئێمە باسی سوودەکانی شیری دایک بکەین بۆ دایکەکە ئەگەر دایکەکە شیر بدا بە منداڵەکە بێگومان بەس بەو مەرجەی دەبێت چاودێری خۆشی بکات بەڕاستی نەکەر ئەوەی کە خۆی فرامۆش کات دایکەیە بۆ نمونە تۆ شیر پێدان پێویستە 10 خولەک تاوەکو 15 خولەک بۆ هەر لایەک بێت واتە 20 نیو کاتژمێر تاوەکو 40 خولەک دەبێت خەریکی شیر پێدانەکە بێت بۆ منداڵ کاتێککە شیری پێدەی دایکەکە پێویستە بەڕاستی چاودێری جەستەی خۆی بکات لە کاتێکدا ئەگەر خۆی چاودێری جەستەی خۆی بکات و هەوڵی ئەوە بکات کە فرامۆشی نەکات باشترین سوودەکانی ئەوەیە کە دایکەکە زوو جەستەی ئاسایی دەبێتەوە و لەو قەڵەوەی کە لە کاتی منداڵبوون تووشی بووە بۆی دەگەڕێتەوە و دێتەوە باری ئاسایی دوای ئەوە منداڵدانی ئافرەت بە شێوەیەکی ئاسایی و زوو دەگەڕێتەوە باری ئاسایی خۆی لەو ئەستوربوون و گۆڕانکارێنی کە بەسەری داهاتوە دێتەوە باری ئاسایی ئەگەر شیری خۆی بدات بە منداڵەکە خەمۆکی زۆر دوور دەکاتەوە لە دایک ئێمە بارودۆخێکمانەیە کە پێ دەڵێن خەمۆکی دوای منداڵ بوون ئەو دایکانەی کە شیر دەدەن بە منداڵەکانیان لەو خەمۆچە زۆر دەپارێزێت ئەوە سوودێکی تەواوی هەیە وا دەکات کە لەگەڵ ئەوەی کە منداڵەکە پەیوەندی بە هێزی بۆ دروست دەکات و لەوانەیە هەندێک خەمۆشتی تری لەبیر بباتەوە ئەو خەمۆشی لە دەدەچێت لەبەرەوە ئەو کاریگەریانەی کە دایک باسی دەکات بۆ لەسەر مەمچیان لەسەر سینگی بەڕاستی بەو شێوەیە و پێچوانێت زۆر جار دەکرێت بەڵام وەکو گوتم بەو مەرجەی
کە دایکەکە ئاگای لە خۆی بێت ڕاستە چاودێری خۆی بکات بۆ نمونە ئەو مادانێک کە پێویستە یاخود ئەو جلوبەرگانێک کە پێویستە لەبەری بکات و بەکاری بێنێت و لە هەمان کاتیشدا دەکرێت بۆ نمونە هەندێک جار لەگەڵ چاودێری پزیشکیش دیسان چاودێری بکات بۆی کەوا جەستە و لە شولاری تێک نەچێت و تووشی کێشە و گرفت نەبێت لەبەرەوە بەڕاستی من لێرەوە دەڵێم هیچ کاریگەریی خراپ لەسەر جەستەی یاکە دروست ناکات بەڵکو بە پێچەوانەوە سوود بە جەستەی دەگەێنێت وە لەو قەڵەوەی کە لە کاتی سکپڕی تووشی بووە دەیگەڕێنەوە باری ئاسایی مەترسیەکانی شێرپەنجەی مەمک لەگەڵ شێرپەنجەی منداڵدان بە پێی لێکۆڵنەوەکان زۆر کەم دەکاتەوە هەندێک لە سەرچاوەکان دەڵێن 185 بۆ 95 شێرپەنجەی منداڵدان لە ئافرەتان کەم دەبێتەوە ئەگەر شیری خۆیان بدەن منداڵەکە جگەلەوە شێرپەنجەی مەمک کە بەڕاستی ئێستا بابەتێکی مەترسیدارە یاخود بابەتێکە کە زۆر باوە ئامارەکان زۆر باسی دەکەن و هەیە ئەگەر دایکەکە شیر بدات بە منداڵەکەی لەو شێرپەنجە مەترسیدارە دەپارێزرێت کەواتە بە هەموو لایەکانەوە هەم بۆ پاراستنی لە شولەر هەم بۆ پاراستنی جەستە هەم بۆ پاراستنی جوانی و ڕێکی و بۆ پاراستنی تەندروستی و دوورکەوتنەوە لە شێرپەنجەی مەمک ئەگەر دایکەکە شیر بدا بە منداڵەکەی چەند قازانجێکی زۆر دەکە بەڕاستی کە دەکرێت بڵێن فەرامۆشکردنی شیرپێدان مەترسیە لەسەر دایکەکە و لەسەر خێزان و منداڵەکە و دیسان بەگەشتی لەسەر کۆمەلگا و لەسەر تەندروستی کۆمەلگا ڕاستە دکتۆر زۆر جارە بینین منداڵ گەشتوتە تەمەنێکی زۆر گەورە 2 ساڵ زیاتریشە هەر شیری دایکی خوا ئەمە تا چەند ڕاستە دروستە یاخو دەبێ منداڵ تا تەمەنی چەند ساڵی شیری دایک بخوا بەڵێ ڕاستی ئەوە بابەتێکی هەڵەیە من لە نامیرکەکەدا لە یەکەم پەڕەدا ئەگەر سێرێکی ئاماژەم بە دەقێکی قورئانی کردووە ئەو دقە قورئانیە والوالدات يرضعن أولادهن حولين كاملين لمن أراد أن يتم رضاعه 2 ساڵ دەبێت شیر بە منداڵ بدات 2 ساڵ ئەگەر دایکەکە بیەوێت لێرەدا هەر دقە قورئانیەکە ئاماژە دەکات زانستیش بە هەمان شێوە ئاماژە بۆ دەکات 6 مانگی یەکەم زۆر پێویستە بە هەموو شێوەیەک دەبێت دایک هەوڵ بدات کە 6 مانگی یەکەم بەلایانی کەمەوە شیر بدا بە منداڵەکەی 6 مانگی دووەم زۆر پێویستە بەس وەکو 6 مانگی یەکەم نیە بەڵام دەبێت خۆراشی دەست پێ بکات لەگەڵی تاوەکو 2 ساڵی لە 2 ساڵی بەسەرەوە نابێت شیری دایک بدرێ بە منداڵ چونکە ئەو پێویستیانەی کە منداڵەکە هەیەی لەو تەمەنەدا و ئەو سوودە گرنگانەی کە لە شیری دایکدا هەبووە لە پێش 2 ساڵی لە دوای 2 ساڵی نامێنێت لەبەرەوە بەڕاستی چکە لەوانەیە هەندێک مادەی وەکو ئاسن و هەندێک کانزا یان ڤیتامین لە شیرەکەدا کەم بێت بۆ ئەو تەمەنە لەبەرەوە پێویستە بەڕاستی من تکا لە دایکان دەکەم زۆر جار هەیە دایک شیر نادا بە منداڵ بەڵام لە بەرامبەردا دایکێکی تر دێت تا 3 ساڵ شیر دەدا بە منداڵەکەی ڕاستە ئەوە هەردووچیان بەڕاستی هەڵەیە دەبێت ئێمە خۆمان لەو هەڵەیە بپارێزین بۆی کەەوە هەم منداڵەکە تەندروست بێت و سوودە تەندروستیەکانی پێ بگات و هەم دایکەکە تووشی ناڕەحەتی و کێشە و گرفت نەبێت زۆر جار هەیە دایک دەڵێ دکتۆر منداڵەکەم لە شیر نابێتەوە نازانم چی لێ بکەم بۆیە تا باوەڕکە لەو ماوەیەدا ئافرەتێکم بینی لەگەڵ خۆشەویستیم بۆی گوتی تاوەکو 5 ساڵی شیری خۆم داوەتە منداڵەکەڕم ئەو بەڕاستی هەڵەیەکە کە ئەنجام دەدرێت و زۆر جار وا دەکات کە منداڵەکە لە گەشەکردن دوا بکەوێت بە تایبەتی لە کێش یاخود لە پێگەشتنی مێشک یان لە باڵا یان تووشی گرفتی خواردن دەبێت ئەوانە هەمووی بەڕاستی لە ئەنجامی ئەو هەڵە باوانەیە کە بەداخەوە دایک و یان خێزانەکان ئەنجامی دەدەن پێویستە ئێمە خۆمان بەو شێوەیە دوور بگرین. دکتۆر محەممەد زۆر سپاس بۆ زانیاریە بەردەوامەکانت هەمیشە لە خزمەت منداڵان خۆشحاڵ بووین کە ئەم بەیانە میوانی بیان 24 بووی. زۆر سپاس بۆیەوە بەڕست. زۆر سپاس. لە دوای کۆرۆنا و جۆرە گۆڕاوەکانیشی بەو هۆی کە ئێستا ڤاکسین زۆر بەکارە هێنرێ وردە وردە کارە هونەریەکان لە جیهان دەستی پێکردێتەوە. کەرنەڤاڵی ڤیاریگیۆ لە ئیتالیا دەستی پێکرد. ئەم کەرنەڤاڵە بووەتە نەریتێکی ساڵانە بۆ خەڵکی ئیتالیا و بریتە لە نمایشکردنی کۆمەڵێک پەیکەری زەبەلاحی سەرئاوکەوت و گەورە کە هونەرمەندان بە ساڵ خەریکی دەبن. جاری وایە چەند مانگێک تاگاتە ساڵیش بەردەوام خەریکی دروستکردنێ بن. سەرەتای کەرنەڤاڵەکەش بریتی بووە لە تەنزی سیاسی و ئەو کەسایەتیانیان دروست کردووەک و تعلیق لە سیاست لە سیاسیەکان بەڵام ئێستا پەیکەرەکان بۆ سەرنجدان لە کێشە هەنووکەیەکان دروست دەکرێن یاخود پەیکەری ئاژاڵ و سەرنجڕاکێشن
تا خەڵکی و بینەرانیش چێژی زیاتری لێ ببینن. تاوەر و بەرزکەرەوەکانی کەرنەڤاڵی ڤیاریگیۆ گەڕاونەتەوە. ساڵی پار کۆرۆنا وای کرد بە ناچاریە و ڕووداوە هونەریەی ساڵانە لە مانگی شوباتەوە بگوازرێتەوە مانگی ئەیلول. تەنها 5,000 بینەر ڕێگەیان پێدرا ئامادە بن. بەڵام ئەم ساڵ هەر چۆنێک بێت لەگەڵ هەڵگەڕانەوەی دیمەنەکانی دەریا فستیڤالەکە لە کاتی خۆیدا کرا. هەرچەندە بینەری تەواوی فستیڤالەکە نەگەڕاونەتەوە. دوو دیمەنی زۆر جێوە ساڵی ڕابردوو بە تەواوی توانە هەوڵماندا بەڵام 5,000 بینەرمان هەبوو. بەڵام ئەمڕۆ بە هێواشی دەگەڕینەوە دووخی ئاسایی توانای 80,000 کەسمان هەیە. بەڵام توانەمان سنووردار کردووە و بوو 40,000 کەس چونکە دەزانین کە ئەم پارچە دەبێت دەستپێکێکی هێواش بێت چونکە دەبێت دڵنیابن کە دووبارە دڵخۆشی و زانینمان دۆزیتەوە بۆ ئەوەی لە دەرەوەی کاریگەریەکانی کۆڕۆنا بین و نەبینە کاریگەرانەوەی سەختی بۆ ئەو پەتایە. پەتاکە کەرنەڤاڵەکەی 2021 بە تەواوی ئەستان کرد. بەڵام بۆ خەڵکی ڤیاریگۆ ئەو هونەرمەندانەی کە ساڵی 2020 هێشتا کۆرۆنا بە بڵاویە تەشەنەی نەکرد بوو لە ئیتالیا فستیڤالەکە و پەیکەرە سەرئاوەکانی دروست دەکەن کار دەکەن. ئەمساڵ هەست بە لەدایک بوونەوە دەکەن. یەکەم کەرنەڤاڵی ڤیاریگۆ لە ساڵی 1873 بەڕێوەچوو. کەرنەڤاڵەکە تایبەت بە دروستکردنی پەیکەری سەر ئاوکەوتوو. چاپە سەرەتاییەکانی پەیکەرەکان سەرنجیان خستە سەر سیاسەتی ئیتالیا و کەسایەتیە ناوخۆیەکان. بەڵام بە درێژایی دەیان ساڵ پەرەی سندووە بۆ ئەوەی زیاتر نێودەوڵەتی بێت. بەراورد بە چەندین ساڵ لەمە و پێش بابەتەکان زۆر گۆڕاون پێشتر تەنز و گاڵتەی سیاسی بوو بەڵام ئێستا کێشە هەنووکەیەکان باز دەکرێن و بەدڵی ئامادەبوانن زیاترە و بابەتانن کە خەڵکی دێن نەجۆش و خۆش. قەڵای کەرنەڤاڵ لە قەراغی ڤیاریگۆ پڕن لە دەیان پیا و ژن ئەندازیار و وێنەکەش و پیشەگەر. ئەوان پەیکەر و ئامێرەکانیان لە پۆڵا و پاپێر دروست دەکەن. بە درێژایی ساڵەوان خەریکی دروستکردنی سەر ئاوکەوتون. بەڵام لەگەڵ دوایین کەرنەڤاڵ کە لە مانگی ئەیلولی ڕابردوودا بەڕێوە چوو ئەم تیمانە لە ژێر فشاری زۆردان بۆ ئەوەی شتێکی نوێ دروست بکەن. زۆربەی پەیکەرە زەبەلا حەسەر ئاوکەوتوەکان واتای تایبەتی خۆیان هەیە تا بیرکردنەوەی ئامادەبووان و بینەران بجوڵێنن کە لە 6 ڕۆژدا نمایش دەکرێن. با باسێکیەوە بکەین کە زۆر جار تەنیایی هەستکردن بە تەنیایی مانایوە نییە کە تۆ بە تەنیایت کەسە لە دەور نییە. زۆر جار هاوڕێ و دۆستیشە هەیە خەڵکێکی زۆریش گروپێک لە هاوڕێ و خۆشەویستە هەیە بەڵام یاخود بڵین تەنانەت ئەگەر گروپەکە گەورەش بێ هاوڕێکانە زۆر بێ هاوبەشێکی ڕۆمانسیشە هەبێ لەوانەیە هەندێک جار هەست بە تەنیایی بکەیت هەستکەی تەنیاییت لەناو ئەو قەرباڵغ و جەنجاڵیە تۆستەکەی هێشتا بە تەنیایی و بۆ دۆزینەوەی دڵخۆشی چێژبینین لە تەنهایی ڕەنگە کارێکی قورس بێ هەستکەی بڵێ من بە تەنیا چۆن بتوانم چێژ ببینم. بەڵام ئەوەی گرنگە لە هەندێک کاتی ژیانە ئێمە ئەزمونەکەین کە ئەگەر بە تەنیایی یابڕۆین یاخود بە قەرەباڵغ یابڕۆین. زۆر جار پێویستە کات تەنیا بین و لەگەڵ بیرکردنەوەکانمان و پێویستە گرنگی بە کاتانە بین و بەرزیشی بنرخێنین کەواتە خۆت بۆ خۆت بە هاوڕێ خۆت بۆ خۆت بە خۆشەویست خۆت بۆ خۆت بە دۆستێکی باش کات بە خۆت ببەخشە. من ئێستا لە ڕێگەی دەخاڵی گرنگەوە پێتان دەڵم چۆن ئەتوانن چێژ لە تەنهایی وەربگرن. یەکێک لەوانە چەند خولەکێک بە بێ کتێب بە بێ کۆمپیوتەرەکە و بە بێ مۆسیقا بە بێ تەلەڤیزیۆن بە بێ هیچ شتێک هەوڵ بە هیچ شتێکی لێ نەبێ ئەم کاتانە و بەسەر بەرە. تۆ پێویستە بە بیرکردنەوە نییە یان سەیری پەنجەرەکە بکە یان ئەگەر سیرکردنی پەنجەرەکەش ئارامە ناکاتەوە ئەوە کارێکی تر بکات. گرنگەوەی تۆ بە تەنیابی بە هیچ شتێکەوە مەشغوڵ نەبی. ئەگەر ئەمە زۆر بێزارکەرە بیر لە چنین یاخود ششتنی قاپەکان بکەرەوە یاخود کارێکی تر بکە. خاڵی دووەمەوەیە کە ژوانێک لەگەڵ خۆتدا ڕێک بخە.
چۆن ئەسەلانێ خەڵک بڵێمە چۆنە کرێت بچمە کافتریایەکەوە شوێنێکی خۆش لەگەڵ خۆم چۆن ژواب بکەم خۆت دانێ بۆ نانی ئێوارە یاخۆت فیلمێک ئامادە بکە بڵێ خۆم سەیریەکەم و جلی جوان لەبەر بکە یان هەر کارێکاتەوێ بیکەیت چونکە ئێوە شانیەوەن کە بە خودی مەزنی خۆتانەوە سەرسام بن هەستکەن خۆتان جوان لەگەڵ خۆتانەکەن خۆتان خۆشترین کات لەگەڵ خودی خۆتان بەسرە من خاڵی سێەم بەپەی لێکۆڵینەوەکان تەنیا نیو کاشمێر لە سروشت مانەوەدا ئەگەر بۆ ماوەی هەفتەیەکیش بێ یەک جار ئەم کارە بکەی ئەتوانیت مەترسیەکانی خەمۆکی و فشاری بەرزی خوێن کەم بکەیتەوە واتە هەندێک جار هاوڕێی سروشت بە خاڵێکی دیکە کە خاڵی چوارەمە ئەوژەوەی کاتێک هیچ کەسێکی تر لە دەوروبەرتان نییە پێویست ناکات خۆت بچوو بکەیتەوە هەست بکەیت و بە تەنیایی سەرزەنشتی خۆت بکەیت بە پێچەوانەوە سەما بکە ژەمی زیاتر بۆ هەفتەی داهاتوش ئامادە بکە چەند جۆرێک خواردن ئامادە بکە وەکەوەی کە دیارەک بۆ خۆت بەدەستێنی بۆی کە بتانی پشوو بیت و لە چەند ڕۆژی داهاتوشدا هیچ ئیشێکە نەماوە ئەمە تۆ دیارەکەت بە خودی خۆت پێشکەش کردووە خاڵی پێنجەم ئەوەیە کە مامەڵە لەگەڵ خۆت بکە بە هەر شێوەیە کە مزاجە پاشەکات بەکڕینی هەر خواردنێک خواردنەوەیەک بێت کە توانی چێژە پێ بەخشێت ئەگەر نەوتوانی پارە نەبوو گوڵێک بۆ خۆت بچنەرەوە شتێک پێشکەشی خۆت بکە خاڵی شەشەم کاری خۆبەخشی بکە ئەمە گرنگە کردارەکانی خزمەتگوزاری ڕێگایەکی زۆر باشن بۆ بەسەربردنی کات کە بە تەنها بوویت هەوڵ بە خزمەت بکەیت خۆبەخشانە کار بکەیت خاڵی حوتەم خۆت فێری چۆنیەتی چنین بۆ نمونە کارێکی نوێ دەست پێشخەرێکی نوێ بکە چۆن ئەگەر باسکل سواری نازانیت خۆت فێری باسکل سواری بکە بۆ یەکەم جار تاقی بکەڕەوە یان خوێندنەوە کاتێ تۆ هەرگیز عاشقی کتێب نەبوویت تۆ توانی و کاتە کتێبێک بێنیت و بیخوێنیتەوە هەر شتێک بێت کە بۆ یەکەم جارە بێت تاقی بکەیتەوە ئەمەش گرنگە بۆی کە چێژ لە تەنیایی ببینی خاڵی هەشتم لیستێک لە هەموو ئەو شتانە دروست بکە کە سوپاسگوزاری ڕۆحانی جەستەیی سۆزداریەکەیت لیستەکە دانێ کە تۆ سوپاسگوزاری لە جەستی خۆت لە ڕۆحی خۆت لە سۆزداری خۆت و مێشک و جەستت زیاتر ئاسووداکەن بە خوێندنەوەی ئەم لیستە چۆن لە بەردەم ئاوێنەیەەکە بۆ خۆتی بخوێنەرەوە ستایشی خۆت بکە خاڵی نوێم شکاندنی تۆڕە کۆمەڵایەتیەکانە بۆ ماوەی چەند ڕۆژێک چەند مانگێک بێت چەند هەفتەیەک بێت یاخود هەتا ئەگەر بگاتە ساڵێکیش واز بێنە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەمووی داخە ئەمە توانێت یارمەتیت بە کە هەست بە ئارامی زیاتر بکەیت تۆ لەو جەنجاڵی و قورسی ژیان بیتە دەرەوە و هەست بە تەنیایەکی خۆت بکەیت کە چەندێ خۆشە و خاڵی دێم گەشتکردن بۆ ناوچەیەک یان شوێنێک ڕێگەیەکی باشە بۆ ڕۆشتن و گەڕانی ڕۆح و دۆزینەوەی ڕۆح و خودی خۆت ئەمە خاڵێکی گرنگە کە بە تەنیا گەشتێ بکەیت خاڵی یازدا لەگەڵ خۆت گفتوگۆ بکە ناخت بۆ خۆت هەڵڕێژە دەشتوانی بە دەنگی بەرز لەگەڵ خۆت بدوێیت گەر خۆتان فێری گفتوگۆکردن لەگەڵ خۆتان کرد پێویست ناکات خەمەکانتان بۆ کەس هەڵڕێژن ئەو کاتە توانن خۆتان خەمی خۆتان باس بکەن حتا گەر لەگەڵ خودی خۆت بەرامبەر ئاوێنش بێ خۆ دەگەر بووکەڵەیەک هەبێت هەر شتێک لەمانە بێ زۆر باشترە و زۆر ئەمیندارتریشە زۆر جار ناخی خۆت بەست سادەی هەڵەڕژی بۆ کەسێک بەڵامی ترەویش بۆ تەکا بە تەپڵ و بڵاوێکاتەوە دواتر نەک باش نابیت بگرە ئەوەی بەسەرت هاتووەر بیر دەچێتەوە ئەندە خەمێکی قوڵترە تووشەکات. ئەمە و خاڵە گرنگانە بوون کە باسم کرد واکات کە زیاتر چێژ لە تەنیاییت ببینیت بۆیە زۆر جاری ژەڵێن کە ئەگەر چێژ لە تەنیاییت ببینی ئەگەر بزانیت تەنیاییت چەندێک باشترە بۆ خودی خۆت ئەوە بە هاوڕێتی یاخود بە دۆستایەتی هیچ کەسێک کەنا کەسێک بێت ڕازی نابیت و احتیاج بۆ نابیت بۆیە خۆتان خۆش بێت پێشەوەی هیچ کەسێکی کەتان خۆش بێت چونکە ئەگەر خۆتان خۆش نەوێت ئەبێت چۆن بەرامبەرەکەتان باوەڕ بکات کە ئەوتان خۆشە تو خودی خۆتە جەستی خۆتە خۆش ناوێت ئەی چۆن بەرامبەرەکەت خۆشەوێت ئەمە هەموو ئاکات کە ڕێزی خۆت بگریت و خۆتت خۆش بێت ئیتر پێویست بە هیچ نەکات هەندێک کاتی تەنیاییشت هەبوو باشتر زۆر خۆشتر بەڕێیەکەی باسی بابەتێکی ترتان بۆ بکەم
کە لە هەرێمی کوردستان ساڵانە لە ئاهەنگ و بۆنە نەتۆیەکان و ئایمیەکانیش خەڵکی ئێمە زۆرتر حەز بە جلوبەرگی کوردی ئەکات جلوبەرگی کوردی بەکارێنێ لە جەژنەکانە جلی کوردی پیاوانیش چەند جۆر و ڕنگ و ستایلی هەیە لەوانەیە ئێمەوا بزانین کە بەس جلی کوردی ژنانەیە ئەم هەموو ڕەنگەی هەیە و گرانە بەڵام جلی کوردی پیاوان هەیە کە نرخیان لە 100,000 دەست پێەکات تا دەگاتە زیاتر لە 1200 دلار کە ئەوەندە زۆرە وا نەزان ژنان هەر ئێوە مەسرفتان هەیە ئەو پیاوانیش نرخی جلەکانیان ئەوەندە زۆرە حاجی زرار برگدرویەکی شاری هەولێرە ئەڵێ گەنجەکان زیاتر ستایلی سادا ئەپۆشن وەک لەوانەی کە بەتەمەنترن لای ئێمە بەتەمەنەکان حەزیان لە جلوبەرگێکی تێکەڵ یاخود ئاڵۆزە و شێوازی جۆراوجۆری دوورینەکانیانە بەڵام گەنجان زیاتر حەز بە جلی ساداکەن با بە یەکەم بابەتی هاوکارانمان ببینین لە شۆڕشی ئەیلولەوە جلی کوردی دەدورێت زیاتر لە 53 ساڵە کاری بەرگدووری دەکات حاجی زرار باز لەوە دەکات کە جلی کوردی پیاوان چەندین ستایلی جیاوازی هەیە بەشێک لە گەنجەکان زیاتر سادە دەدورن و ئەو کەسانی کە تەمەنیشیان هەیە زیاتر ستارخانی و مراتخانی دەدورن دەژڵێت ڕانک و چۆغەڵ نرخیان لە 500 دلار دەست پێ دەکات تا دەگاتە زیاتر لە 1200 دلار مراتخانی هەیە ئەو بۆ ئەوانەی وەچیمە بەتەمەنا بە زۆری ئەوان ئەوەی دەکەن مراتخانی پێدەڵن و مۆدی سولێمانی شەیە لەوێ پێدەڵن مەلک مەحموود دەگەم مراتخانی تۆزەکی فەرقا کریشەیە ئی منتیقی لایڕانیە هەیە و ئیلای زاخۆی هەیە ئیلای ڕانیا بە 300 بە 250 تا 500 دەڕوا ئەوە ئیلای زاخۆیش لە 4 وەرەقی ڕادەست پێ دەکا دەڕوا تا 1200 300 بەڵکو گرانتری شەیە بەڵام لێرە کە هەر ئەوەندەیە ئەوی دیشەیە مەسەلەم گەنج و منجان قماشەیە لە 6,000 ڕادەست پێ دەکا هەتا دەڕوا تا 140,000 50,000 هەیە بە کەتاپەیە هەیە بێ کەتاپەیە هەیە بە زنجیرە هەیە بە قۆبچەیە هەر کەسێک بەڕەبەتی خۆی چیویست ئەوی بۆ دروست دەکەین و ئەوالانە ئەگە ئیش زۆر بوو 15 ڕۆژی پێدەچن ئەگە ئیشیش کەم بوو دە هەفتەشیدا قاتەکە وێ دەدەینەوە بۆ جلی کوردی پێویستت بە پشتێن دەبێت بە هەمان شێوەی جلی کوردی ئەم پشتێنانە ڕنگ و جۆری جیاوازیان هەیە وەکو نەویەتی پشتێنەکان چەند نەوەیەکەیە جورجێت هەیە عەریر هەیە مەتاری فیزۆن هەیە ئەو ئێرانیەکان هەیە زیاتر لە فەسلی بەهاران لە بۆ کەش دەبن بەنسبەت گرێگرێژ یعنی ئێستا نەفەرێکی احتیاط زۆر قەڵەو نەبێ 6 مەتر تا 8 مەتر دەباتن لە بۆ گرێگرەی ئیدی سادەش بەسێ 5 مەتر و چارە و ئەجا حەسەب نەفەرێکە لە بۆ خۆی دەگۆڕیتن هاوڵاتیان بەر لە بۆنەکان و جژنەکان جلی کوردی دەکڕن بە تایبەتی لە جژنی نەورۆز ئیدۆز لە بەریتانیا هاتوۆتەوە بۆ یەکەم جارە جلی کوردی دەدورێ و دەڵێت دەچم بۆ گەشت و لەبەری دەکەم ئەوە لە ئەوروپا هاتیمەوە لە بەرتانیا هاتمێرە جشکی کوردی بەدورم بۆ دوای بەخۆم بیبمەوە بەرتانیا خەڵک ببنێ ئێمە کوردین و جشکمان کە جوان و ڕاقیە بۆ نۆریزشم حازر کردیە بۆ نەورۆزی لەبەرکەم و بڕۆین بە سەفرەوە لە هەرێمی کوردستان ساڵانە لە هەنگ و بۆنانەتەوەیی و ئاینیەکان خواست لەسەر جلوبەرگی کوردی زیاد دەکا و بەشێک لە هاوڵاتیان بە هەردوو ڕەگەزەوە جلوبەرگی کوردی دەپۆشن جلی کوردی لە ڕووی شێواز و پۆشینەوە لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی دیکەی کوردستان جیاوازە لە سەرەتای پەیدابوونی کللتوری جلوبەرگی کوردی تا ئێستا گۆڕانکاری بەسەر شێوازەکەی داهاتووە بەڵام مۆرکی نەتەوەی خۆی پاراستووە و توانیوێتی بە زیندوی بمێنێتەوە ئازەر فاروق کوردستان 24 هەولێر تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆ کە ئامادەمان کردبوو بۆ بەیانی 24 پێشکەشم کردن بۆ هێوام تەواوی ڕۆژەکەتان بەخۆشی بەڕێ بکەن و ماڵاوە